کاتژمێر دەو دەخولەکی ئەمڕۆ تیمی بەرگری شارستانی کەورگۆسک ئاگدار کراوە کە ڕووداوێکی ئاگرکەوتنەوە هەیە لە پاڵاوگەی کەورگۆسک دەست بەجێ تیمی بنکەکانمان و تیمی بنکەی قەزای خەبات گەیشتنە شوێن و ڕوودا و بەداخەوە ڕووداوێک ڕوویدا بوو، سێ کەس جانی لە دەستداوە، دوو کەسیش بریندارن. تیمێکی شارەزا لە بەرگری شارستانی دوو ئەفسەرمان و لەگەر ئەندازیاری سەلامەتی کۆمپانیا هەمووە لە شوێنی ڕووداون بنکەی پۆلیس لێکۆڵینەوەی تەواو دەکەن لە هۆکاری ڕووداوەکە چۆنیەتی ڕوودانی و بە هەمان شێوە زیانەکانیش دیاری دەکەن. هەموو قوربانیەکان خەڵکی خۆمانن، هەولێر و دەوروبەری هەولێرن. بریندارەکان دۆخیان چۆن؟ ئەوەی بە ئێمە گەیشتی بێ ڕەوشی تەندروستیان ئێستا باشە. بەنسبەت هۆکاری ئاگرکەوتنەوە وەکو پێشتر ئاماژەم پێدا ئێستا لەژێر لێکۆڵینەوە، چونکە جان لە دەستدانی تێدایە، کەسانێک جانیان لە دەستداوە دەبێت راپۆرتی تەواو لێکۆڵینەوەی ورد لە هۆکاری ڕووداوەکە بکرێت. ئەمانیش ئاماژەم پێدا بەرگری شارستانی پۆلیس خودی پاڵاوگەی کەورگۆسک ئێستا لەژێر لێکۆڵینەوەن. بە هەمان شێوە ئەوەش باڕوون بێتەوە ئەندازیاری سەلامەتیان هەیە، تیمی ئاگرکوژێنەوەی تایبەتمەندیان هەیە. ئەمانە ئەم پاڵاوگەیە لەسەر ستاندەردی نێودەوڵەتی ئیش دەکات، لەسەر بە پێوەری NFPA National Fire Protection Agency کار دەکات. هەموو پێوەرە سەلامەتیەکان لە پاڵاوگەکە مەوجودە و هەیە. من ناچمە ناوەڕۆک لەبەر ڕێڕەوی لێکۆڵینەوە، وەک وتم لێکۆڵینەوە بەردەوامە و هەموو ئەو هۆکارانە دیاری دەکرێت دواتر و ئاگداری ڕایگشتیش دەکەینەوە کە هۆکاری سەرهەڵدانەکە و ڕووداوەکە چۆن بووە و چۆن ئاگرەکە کەوتۆتەوە و قوربانیەکان چۆن دراوە. کاک سەرکەوتوانەی بوونەتە قوربانی ئیشیان چییە؟ کرێکار و شتی کۆمپانیاکان یا خۆتیاندایەکە ئەندازیاریش بێ؟ کرێکاری خۆیانن هەمیان ئی کۆمپانیان. دەستان. سەرچاو.